ژمارەیەک گەنجی باڵەکایەتین بەدەم بانگەوازەکەی ناوەندی کەلتوری چۆمانەوە هاتوون بۆ چاندنی 1000 بەڕوو. سەرەتا هەر یەکە و چەند بەڕوویەک دەکەنە تورەکەکانیان و بەسەر چەند تیمێکدا بەش دەبن و دەست بە چاندنی بەڕوو دەکەن. ئەم ژینگە دۆستانە هاتوونەتە گەلی دووبرایان بەڕوو بچێنن کەوا هاوینی ئەم ساڵ بەهۆی ئاگرەوە نزیکەی 5,000 داری بەڕوو سووتێنرا. ئەیانەوێت پەیامی وشیاری بگەێن و لە شوێنی بەڕوە سوتاوەکان بەڕوو بچێننەوە. بەپێیەوەی کە درکمان بەوە کرد هەستمان بەوە کرد دارە خۆڕستکەکان دارستانە خۆڕستکەکانمان لە ژێر مەترسی لە ناوچووندان هەم بەهۆی کارەساتی سروشتی و هەمیش بەهۆی دەستی مرۆییەوە ڕۆژ بە ڕۆژ دارستانەکانمان ڕوو لە ناوچوونن. ئێمە ئەمڕۆ 1000 بەڕوومان لە شوێنێکدا ڕواندووە کە هاوینی ئەم ساڵ ئاگرێک لێرە کەوتەوە کە نزیکەی 5,000 داری بەڕوو لە ئاکامیەوە ئاگرکەوتنەوەیە سوتابۆی ئەم شوێنەمان هەڵبژارد. پێشینە و ئەرچیمە زیاتر ئەوەیە کە بەرگ لەوانە بکەین ئەو جا چاندنی ئەو بڕوانێ بەڵام لە هەمان کاتیشدا ناکرێت دەستەوەسان بوەستین و لە پاڵبڕینی دارێک ئەنوێ چەند دارێکی کە لە داهاتوودا بژیت و ژینگەیەکی لەبار و سروشتێکی تەندروست بۆ نەوەکانی داهاتوومان بخەینە ئاراوە و ئەو بەرپرسیارەتی لە ئەستۆیمەدا لە داهاتوودا لۆنەوەکانمان بە شێوازێکی باش بگەینە دەستینەوەی داهاتوودا. بەڕوو یەکێکە لە دارا بە تەمەنەکان و بە پێی زانیاریەکان تەمەنی دەگاتە 200 تا 400 ساڵ دەژی و لە جیهانی 600 جۆر لە داری بەڕوو هەیە. لە پێناو ژیانێکی تەندروست و کەش و هەوایەکی پاک پێویستە گرنگی بەڕواندنی دار بدرێت. چاندنی دار لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامیشەوە گرنگی خۆی هەیە و پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت هانمان دەدات بە چاندنی دار و یەکێکە لەو چاکانەی دوای مردنیش مرۆڤ پاداشت و چاکەی لەسەر وەردەگرێت. ئێمە ئەمڕۆ وەکو چەند پەرلەمانتارێک لە پەرلەمانی کوردستان و وەکو هاوخەمی بۆ ژینگەی کوردستان بۆ پاراستنی ئاو هەوا و ژینگەی وڵاتەکەمان هاتین بۆ منتقەی باڵەکایەتی کە چەند گەنج و لاوێک چەند چالاکوانێکی منتقەی چۆمان هەڵساون بە ڕواندنی 1000 بەڕوو لەژێر ناونیشانی ڕواندنی 1000 بەڕوو ئێمە بەشدار بووین بۆ ڕواندنی ئەم بەڕوانە بۆ پاراستنی ژینگەکەمان و بۆ هاوخەمیمان و بۆ دەستخۆشیمان بۆ ئەو جۆرە دیاردە جوانە کە پیشانی ڕۆڵەکانمانی بدەین پیشانی گەنجانمان نەوەکانی داهاتووی بدەین تا ئەوانش لە ڕێگەی ئەم جۆرە هەڵمەتانەوە ژینگی هەرێمەکەمان بپارێزی. وەڵاهی ئامانزمان ئەوەیە کە ئەو دارانە کە سۆتایە قەرەبووی ئەو دارانە بکەینەوە و زیاتریش ئەو ناوچە سەوزایەتی زیاتر بێت چونکە خەڵکەکی زۆر گەشتیار و لەو منتیقەی ئەکات. بەراورد بە ساڵی ڕابردوو ئەم ساڵ ڕێژەیەکی زۆر لە پوش و پاوان لە سنووری سۆران و چۆمان و ڕەواندە سوتاوە کەوا زیاتر لە 1500 دۆنم زەوی دەبێت. بەم هۆیشەوە هەزاران دۆنم پوش و پاوان و هەزاران دار و درەختی سروشتی و باڵندە و ئاژەڵی چێوی لە ناوچوون. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەکایەتی.